ئەمە وەزگێتی پەنابەرەکانە ئەوە منداڵێک لە خوارە و منداڵە نەخۆشە ئەوە چەندانە منداڵیان پێیە ئەو چخانەوادە سێ منداڵی بچووکیان پێیە ئێمەیان بەجێ هێشتووە کەسەکان ئێمەیان بەجێ هێشتووە ئەمە وەزگێتی ئێمەیە ئەمە وەزگێتی ئێمەیە قەلبم عملی بازم کرد وەڵای زۆر ئەوە نەخۆشن جەماعەت زۆربەیان نەخۆشن و تەمەنمان لە خوارەوەیە تەمەنی زۆربەمان لە 18 بە خوارەوەیە کچە کۆچبەرێکی کوردە و بە چەندگرتە ڤیدۆیەک ئاهوناڵەی دەیان کۆچبەری کورد دەگەیەنێت کە چەند ڕۆژێکە لە دەریای ئیجا گیریان خواردووە و داوای بە هەناوە چوون دەکەن. ریپۆرت نەکرێنەوە لە سەرتان ریپۆرت نەکرێنەوە کۆچبەرەکان کە ژمارەیان 85 کەسە ژمارەیەکی زۆر منداڵ و مێرد منداڵیان لەگەڵدایە هەوڵیان داوە بە شێوەیەکی نایاسایی بگەنە یۆنان بەڵام ماوەی 4 ڕۆژە لە ناو دەریای ئیجەدا گیریان خواردووە و خۆراک و پێداویستیان پێ نەماوە کاپتنی کەشتیەکەش بەجێی هێشتون و پۆلیسی یۆنانیش دەیەوێت دیپۆرتی تورکیایان بکاتەوە. سڵاو ئێستا ئێمە لەناو ئەم بەلەمەداین و کاپتنی بەلەمەکە ئێمەی بەتەنها بەجێهێشتووە ئێمە ئێستا لە ڕەوشێکی خراپ داین ژمارەمان 85 کەسە. ڕەنج پشدەری ڕۆژنامەنووس کە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی ئەو کۆچبەرانەیە لە لێدوانێکدا بۆ کورسات نیوزوتی ئەو کۆچبەرانە ماوەی 4 ڕۆژە لە ناوچەی سێپەنجە لە دەریای ئیجە گیریان خواردووە و بەشێکی زۆریان کوردی ڕۆژهەڵات و باشووری کوردستان و 3 کەسیشیان خەڵکی باکووری کوردستانن. پۆلیسی یۆنان لە هەوڵی ئەوەدایە دیپۆرتی تورکیایان بکاتەوە بەڵام بەهۆی ئەوەی دۆسیەکەیان سیاسیە نایانەوێت دیپۆرت بکرێنەوە بەڵکو داوای مانەوە دەکەن وتیشی نەتەوە یەکگرتووەکان پشتیوانی مانەوەی ئەو کۆچبەرانە دەکات لە یۆنان چونکە ئەگەر دیپۆرت بکرێنەوە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. بەپێی ئامارێک کە لەلایەن حکوومەتی یۆنانەوە بڵاو کراوەتەوە تەنها لەم مانگەدا 25,000 کۆچبەری نایاسایی هەوڵیان داوە بچنە یۆنان. بەپێی زانیاریەکانیش بەشێکی زۆر لەو کۆچبەرانە کوردانی هەر 4 پارچەی کوردستانن.